ئێستا لە سلێمانی بەزمێکی دیکە بۆ موچەخۆران دروست بووە. سەرەڕای دواکەوتنی موچەکانیان بە شێشیان دەبێت پارێکی زۆر بدەن تا موچە و حەقی خۆیان وەربگرن. کاتێک موچە دێت بەردەم ئامێرەکانی ATM بەرناکەون. هەردێ لە بانکەکان ئەوەندە ئامێری ڕاکێشانی پارەیان کەمە. موچەخۆر دەبێت چەند کاژمێرێک نۆرە بگرێت تا دەگات بە موچەکەی. بۆیە لە ناو بازار جۆرە کاسپێشی تر پەیدا بووە. موچەخۆر دەچێت لە نووسنگەکانی ئاڵوگۆڕی درا و موچەکەی وەردەگرێت، بەڵام دەبێت پارێکی زیاتر بدات. ئامێری POS کە لە منفەزەکان لە ناو بازاردا کاری پێدەکرێت کە ژمارەیەک لەو دوکانانەی ئاڵوگۆڕی درا و حەواڵاکەن ئەم ئامێریان داناوە تایبەت بە ئەو موچەخۆرانەی لە هەژماری من موچە وەردەگرن. بەڵام کاتێک کە تۆ دیتە یەشێ لەم سەرافانە کارتەکەت دەدرێت لەم ئامێرە ئەگە ملیۆنی دینار ڕابکێشی 6,000 دینارە لێ دەبا بانقەکە. زایدەن ئەو پارەی کە لە دوکانەکە لێ وەردەگیرێت لە بری خێری ئەوەی کە ئەوان ئەم ئیشە بۆکەن. هەفتەی پێشوو وەزارەتی دارایی لەسەر ئیشی هەندێک لە بانکەکان نیگەرانی دەربڕی. لە ڕاگەیەندراوێکدا ناوی بانکی TBI هێناوە کە بەباشی موچە دابەش ناکات. وەزارەت داوا دەکات بانکەکە ڕێز لە ئەرکەکانی خۆی بگرێت وەک یەکێک لە بانکەکانی هەژماری من و تیمی پێویست دابنێ بۆ پڕکردنەوەی ئامێرەکانی پارەدان. ئێستا بەشێک لەوانی لەم بانکە هەژماری منیان هەیە تاکە چارەیان نووسنگەکانی ئاڵوگۆڕی دراوە. ئەگەر تۆ هەر کارتێکە هەبێت لە بانکەکانی هەرێم کاوانی لە هەژماری منە بەشدارن ئەتوانم بەم جیازە بۆ ڕاکێشم. غێری ئەمولەی بانکی خۆی لە لای ئێمە ئەمولەی 5,000 لە ملیۆنە 5,000 وەرەگیرێت و بانکی خۆشی نسبەتێکی لێ باوە بزانە ملیۆنی 6,000 لێ یعنی بەعام تۆ ملیۆنێک 11,000 لەسەر تۆکرد. زۆر ناکەوێت لەسەر ئەو کەسە. لە حاڵەتێکە ئەگەر بڵێ بانکەکان چۆڵ بن و بە ئیستراحەت بتوانێت کابرا و معاشی خۆی وەگرێت و گەرما و سەرما هیلاکی نەکە لەبەر ئامێری ئێتیێمەکانە با زۆرە. بەسە ئێمە هەنێ بانکمان هەیە کە هەر سەحبێک لە ئامێری ئێتیێمەکی خۆی و بە کارتی خۆی بکەی 1,000 دینار عمولەی لێبات و بەس تۆ مەسەلەن ڕاتبەکە و یا معاشەکە و هینەکە ملیۆنێکە بە 1 ملیۆنە دینارە نایەتە بە 2 سەحبە ئەداتە 2,500,000 لە 2,000 لێبات. ئەگەر کەسریش لە موچەکە تا هەبێ مەسەلەن 24,000 و 23,000 ئەوانە بۆ سەحب ناکە. لە کەس ئەناسم لێرە مشتری خۆمان ئەوانی کە هاتوون لە هەژماری من موچەی خۆیان ڕاکێشاوە بە منیان و تۆ مەکتەبی تر بە 25,000 ڕاکێشاین 25,000 و غێری ئەمولەی کە بانکەکە ئیبات. ئێستا ئەم جۆرە پارە ڕاکێشانە لە سلێمانی زۆر باوە. کێشەکەم بردە لای کەسێکی شارەزا کە سەر لەو مەسەلەیە دەردەکات و لێم پرسی موچەخۆران بۆچی باجی قەرەباڵغی بدەن و چارە چییە؟ تقریبا 1,250,000 وەزە موچەخۆر هەیە لە هەرێمی کوردستانە پێویستە بە حەجمی پێویستی سەحبکردنی پارە دەستگای ATM هەبێ لە هەموو شوێنەکان. لەبەر ئێمە ئەزمونێکی تازەیە لە هەرێمی کوردستانە خواستێکی زۆری لەسەرە و لۆدێکی زۆر لە بەردەمی دەستگاکانە دروستە بێت. تەمان موچەخۆرێکیش ناکرێت لە بانی و تا ئەوەرە چاوەڕام کات تا بچێ پارەکەی لە دەستگاکە ڕابکێشە ناچار ئەچێتە منفەزێک نووسنگەیەکی سەرڕافی لە ڕێگەی ئەم POSانەوە باشە هەژمارەکەی داخڵەکە و پارەکەی سەحبەکە. ئەمەش وای کرۆ بە زۆرێک لە زۆرەکان عمولەکانی زۆرە باشە ناکرێت تۆ بۆ ملیۆنە دینار 5,000 تا 7,000 دینار وەربگرێت کە خۆی ئەبێ لە 1,000 یەک کەمتریش بێت واتە تۆ لە ملیۆن دینارە نابێ بگاتە 1,000 دینار بەڕاستی. بڕمونە ئەمە دوکانێکی سەرڕافیە دوکانێکیان لە بینایە واتە لە نێوان سێ دوکانە ئەم بە 7,000 ئەو بە 12,000 ئەڵێ من ئەگەر ڕای پێشم بەو POSێکە لە لامە 6,000 ئەبە بانکەکە ئایا 6,000 بە؟ نام پێمانە 6,000 من چەکەواتە ئەگەر بانکێک 6,000 دینار کۆمیشن بۆ ملیۆنی دینار بات بەڕاستی بزنسێکی ئاشکرای ناشەریفانی و بەڕاستی زۆر نادروستە بە حەقە. بۆ خەڵکیش ئەنی چاوکراوەیە ئەزانێ لە نووسنگەیەک عمولەی زیای لێوەرگم بەبچێتە نووسنگەکەی تر بیگۆڕێتەوە ئەبێت حکوومەت ئەمە چارەسەرکە یەکەم فەرزی بکە لەسەر ئەو نووسنگانە کە لەم بوارە ئیشەکەن و ئەو بانکانەشی لەم بوارە ئیشەکەن ئیستیغلالی خواستی فەرمانبەران و موچەخۆران نەکەن عمولەیەکی زیا وەربگرن لەلایەک موچەکەشی دواب بکەیە و لەلایەک کۆمیشن و عمولێکی زۆریشی لەبسەن. هێشتا ڕوون نییە کێم کێشەیە چارەسەر دەبێت بەڵام تاو کاتەی لایەک بەلایەکدا دەکەوێت موچەخۆران دەبێت هەم موچەکەیان دواب بکەوێت و هەم لە بەرامبەر وەرگرتنی پارە بدەن. دیلان محەممەد جەزا 964 سلێمانی.